لا سارترین ناوچەی هەرێمی کوردستانم کە نەحیە حاجی عومەرانە من ئەمەوێ لە ئێستادا کە وەرزی هاوینە بەراورد بکەم لە نێوان ناحیە حاجی عومەران و وارووا گەرمترین ناوچەی هەرێمی کوردستان کە ئیدارەی گەرمیانە لە ئێستادا کە من قساکەم لێرە لە حاجی عومەران لە 28 پلەی سیلیزیا پلەی گەرمی و لە ئێستادا لە ئیدارەی گەرمیان 48 پلەی سیلیزیا و من ئەمەوێ ئەم جیاوازیە کە لە نێوان ئەم دوو لە جیاوازەدا هەیە بۆتان باس بکەم جیاوازی نێوانیان 20 پلەی سیلیزیا واتە لە ئێستادا تاوەکو ئێستا لە حاجی عومەران خەڵک پێویستی بە فێنکەرەوە نیە تاوەکو لەم گەرمە تااقەت پڕوکێنەی کە لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا هەیە خۆیان ڕزگار بکەن من بۆ قسەکردنی زیاتر لەسەر هەمان ئەم بابەتە ئەڕۆمەلا یەکێک لە دانیشتوانی ئەم شوێنە مامۆستاگەر فەرمووتێرە سڵاو لێبێ زۆر بەخێر بێن سەر و سەرچاوە حاجی عومەران ماشەڵڵا ناوچەیەکی ساردە پێم بڵێ تاوەکو مانگی چەند ئێوە لێرە پێویستان بە فێنکەرەوە نابێت واللهی لێرە وەکو حاجی عومەران شوێنێکی کوێستانی و فێنکە وەکو فێنکەرەوە تا ئێستا مەسەرەن هەتاکو مانجی ئێستا حوتە هەتا ئێستا پێویستن بە فێنکەرەوە نەبوو هەتا مانجی 8 و 9 پێویستن پێ ناوێت مەگەر لە حاڵەتێکی مەسەرەن لەبەر هەندێک مێش و ئاسراتوانە پانکەی بەکاربێندەنا تا ئێستا کەس باوەڕ ناکەم فێنکەرەوە بەکاربێنێت باشەدی ئەو ئەوەی کە بۆ خواردنەوە بەکاردێن تاوەکو ئێستا سەهۆڵ بەکاردێنەوە نەخێر ئەو ئاوا ئاوی کوێستانەکان هەمووی ساردە هەمووی وەکو بڵێ بەفراوە زۆر ساردە بۆیە کەس باوەڕ ناکەم بەفر بەکاربێنێت بەستا لە هاوینان گەشتارێکی زۆر ڕوو دەکاتە حاجی عومەران ئەو خەڵکی کە دێت ئێرە بە باڵێن بە فێنکی ئێرە سەرسام نییە زۆر بەرەوەڵە تەبعەوە کەسەی دێت هەم ئاوەکەی سارد و سازگارە هەم هەوایەکەی خۆش و فێنکە لە چاو شوێنەکانی تر مەسەرەن لە خوارێ مەسەرەن وەکو بڵێ لە شارەکانی وەکو هەولێر و سلێمانوانە دەرەجەت سلبێ لێرانە لە سی تێ ناپەڕی ناست لەسەر سی دو ئاوا ناستە لە سەرێ بەسە زیاتر باشە جیاوازی حاجی عومەران چەند مانگ لێرە هاوینە وڵی بەخۆی هاوینی دیارنیە هاوینی زۆر بکەمە مانجی 6 دەست پێ دەکات تقریبا هەتا مانجینۆ باقیدی مەسەرەن باە و سار دەبێ و فێنک دەبێ بەخۆی 3 مانگە هاوینی حاجی عومەران 3 مانگە بەڵێ مەسەن هاوینێکی خۆش و ئەوە بێت فێنک بێت بەڵێ باشە لە ئێستادا لە شەفی باڵەکان گەشتیار زۆر ڕوو دەکەن ئێرە واللهی گەشتیار وەکو گەشتار ئێستا چونکە ئەو ساڵ لەبەر وەزعی دارایی و مەسەرەن بێموچەیی زۆر تەسیری کردو لە بازاڕی لەنا ساڵانی تر مەسەلەن ساڵانی پێشتر خەڵکانێکی زۆر سەردانیێریان دەکرد لەبەر قاتلی ئەو هەوایە و مەسەلەن و ئاوەی زۆر گەشتاری ڕووی تێ دەکرد بەڵام مەساف فەرقی زۆرە مامۆستا بڵێ ئەوەی گوێویستی بوو ئاماژێ بۆدا کە هاوین تەنها لێرە 3 مانگە واتە لە نزیک مانجی حوت کە ئێستا من قساکەم لێرە ئەوان تۆزێک کەس بەم گەرمایی هاوینە دەکەمە من ئەمەوێ دیمەنەکانتان نیشان بدەم ئێستاوە ئاوی شێخی باڵەکانە کە لێرە وا باز دەکرێت ها خۆتان لە دیمەنەکانە ببینە خۆڵکەی بە گەشتیار بە سەردان دێنێرە لێرە ئاوەکە لەگەڵ خۆیان ئەبەنەوە هەم ئاوێکی پاک و سازگارە و هەمیش ئاوەکەی زۆر ساردە کە لێرە پێویست بە ساوڵ ناکە بۆ خواردنەوەی ئاو واتە خەڵکی ئێرە خەڵکی ناحیە حاجی عومەران دێن لێرە ئاوی خۆیان ئەبەن و هاوکات ئاوی ماڵەکانیشان هەمووی ئاوی کوێستانەوە من ئەمە ئاماژە بۆ بدەم وەک لە سەرەتادا باسم کرد بەهۆی ئەوەی کەوا حاجی عومەران ناوچەیەکی شاخاویەوە دەکەوێتە سەر شاخەکان ئەمە کاریگەری کردوتە سەرەوەی کەوا کەشەکەی فێنەکتر بێتوە لە ئاستی ڕووی دەریاوە بەرزترە بەراورد بە ناوچەی گەرمیان کە ئێستا گەرمترین ناوچەی هەرێمی کوردستانە پلەی گەرما لە ئیدارەی گەرمیان لە ئێستادا 48 پلەی سیلیزیا واتە جیاوازی پلەی گەرمی حاجی عومەران و گەرمیان 20 پلەی سیلیزیا کەمە کاریگەریەکی یەکجار زۆری هەیە لێرە تاوەکو ئێستا خەڵک ئەتوانێت جلی ئاسایی بپۆشێواتە پێویست بەم جلە ناکە کە لە بابلێن لە ئیداری گەرمیان دەپۆشرێ بەهۆی ئەوەی کە ناوچەیەکی زۆر گەرمە لێرە ئەتوانرێت جلی ئاسایی لەبەر بکردووە هاوکات لە حاجی عومەران بەتایبەت لە وەرزی هاوین گەشتیارێکی یەکجار زۆر سەردانی ئەم شوێنە دەکا بە تایبەتی شێخی باڵک چووکە ناوچەکەی تاوەکو بڵێ ناوچەیەکی فێنکە و کەشێکی لەبارە تاوەکو خەڵک لەگەڵ خزم و دۆست و کەس و خێزانی خوان بێن و سەردانی ئەم شوێنە بکەن ئەمە جیاوازی نێوان ئیدارەی گەرمیان و هاوکات ناحیە حاجی عومەران بوو لە وەرزی هاویندا.